بێگومان ئەمڕۆ ڕۆژی ژینگەی جیهانیە لەگەڵ ئەوەی کە بە بەردەوامی لە سەرتاسەری جیهان هەوڵەکان چڕ دەکرێتەوە بۆ ئەوەی کە لێکەوتەکانی پیسبوونی ژینگە ئەوانەی کە هۆکارن بۆ تێکچوونی بارودۆخی ژینگەیی لە جیهاندا ئەو کاریگەریانە کەم بکرێتەوە و میکانزمی نوێ بگیرێتە بەر بۆ ڕێگریکردن لەم بابەتە. بێگومان یەکێک لەو شتانەی کە زۆر لە جیهان و لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەش گرنگی پێدەدرێت ئەوەیە کە زیاتر گرنگی بە زۆربوونی ڕێژەی سەوزایی بدرێت. بێگومان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی بەڕێز قوبات تاڵەبانی کە جێگری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانە پێشتر پەیامێکی بڵاو کردەوە ئاماژەی بۆ کرد کە پێویستە لە ئەولەوێتی کارەکانی حیزبەکان ئەوە بێ کە گرنگی بە ژینگە بدەن و گرنگی بە سەوزکردنی هەرێمی یاخود زۆرکردنی پانتای سەوزایی لە هەرێمی کوردستان بدەن. هەروەها بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بڵێن بڕیاری داوە کە هەڵمەتێکی سەوزکردن دەست پێ بکرێ، هەڵمەتێکی نەمامچاندن دەست پێ بکرێت کە زیاتر لە 1 ملیۆن نەمام لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا بچێندێت. ئێمە دەمانەوێت هەم لە ڕۆژی ژینگە باس لە گرنگی بوونی دارستان و پاوان بکەین، گرنگی سەوزایی بکەین و کاریگەری لەسەر کەمکردنەوەی لێکەوتەکانی خراپبوونی ژینگە بکەین. بۆ مەبەستە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز سەرۆر مەجیدمان کردووە کە بەڕێزیان نوێنەری بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی. کاک سەرۆر بەخێر بیت. باشانەکەم سپاسی تەلەڤیزیۆنی کەناڵی کورسا دەکەم بۆ ئەم دیدارە. بەخێر بێت. زۆر سپاسانە. با سەرەتا لەوە دەست پێ بکەین کە ئێوەکو بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی با بزانین بارودۆخمان چۆنە لە سەوزاییە لە دارستانە لە دارستان و پاوانە ئێمە چ ڕێژەیەکمان هەیە؟ ئێمە نەگەیشتە ڕێژەی ستانداری جیهانی بەبەردەوامی بەڕێوەبەرەتیمان لە کارکردنایە، ینی بە نسبەی ڕێژەی سەوزاییکردن ئەویش بە نەمامڕواندی نەمام لە دارستانە دەستکردەکانە ئەوەی کە پێویستە لە سەرشانی ئێمە پارێزگاری لە دارستانە سروشتەکان و دەستکردەکان بکرێت و ڕوبەری سەوزایی زیاکرێت. بۆیە ئێمە ئەو بریاری بەڕێز سەرۆک پاڤڵ تاڵەبانی بە بڕیارێکی زۆر گرنگ و چارەنەسووس ئەزانین، چونکە بەڕاستی ینی جێی شانازیە و دەستخۆشیە سەرکردەیەکی سیاسی کە بتوانێت بڕیارێکی وە بە کامە ئەوە ئەگەێنە کە خەمخۆری ژینگە و تەندروستی خەڵکە. بۆیە ئێمە وەک بەڕێبەرەتیمان بە هەموو شێوازەیەک پژگیری ئەەکەین و ئەتوانین بە هەموو شێوازی هاوکاری بکەین و پێویستە هەموو لایەنەکانی تر، یعنی هەموو لایەنەکانی تر، چه حیزبەکان بێت، چه ڕێکخراوەکان بێت، چه لایەن پێدەرەکان بێت، ئەمە پشگیری لێ بکرێت. بەڕاستی بڕیارێکی زۆر بەجێ بەتابەتی لەم ڕۆژە کە ئێمە ڕوبەڕووی گۆی زەوی ڕوبەڕووی گۆڕانکاری کەشوهەوا بۆتەوە، کەشوهەوایەکی واکە بۆتە هۆی بەرزبوونی پلەکانی گەرمە، وشکە ساڵی بە بیانبوون، خۆڵبارین. ئەمە ئەبێتە ئەوەی کە ئێمە چۆن ڕوبەڕووی بینەوە. کوردستانی ئێمەش بەدەر نییە لەو مەترسیە ژینگەیە، بۆیە پێویستە چی بکەین باش؟ ئەوەی کە پێویستە لە سەرمان پارێزگاری لەوە بکەین کە هەمانە لە سەوزایی لە دەستکرد و سروشتی و ڕوبەری سەوزایی زیاکەن. بۆیە ئەم بڕیارەی بەڕێز کاک پاڤڵ جەلال تاڵەبانی بڕیارێکی ینی بێجێ لە ژێی خۆیەتی، بۆیە ئێمە بەڕێوەبەرتن بە هەموو شێوەیەک هاوکاری ئەەکەین و بە ئەرکی خۆمان ئەزانین ئەگەر ئێمە بەشێک لەو ئەرکە بگرینە ئەستۆ وەک پرۆژە وەک شێوازێکی تر ئێوە چۆن اینجا ئەمە چۆن جێبەجێ؟ ئەمە شێوازێک ئێمە لە بەڕێوەتیمان بە بەردەوامی ساڵانە نەمام ئەڕوێنین لە دارستان دەستکردەکانە. پرۆژەی تێمان هەبووە وەکو پرۆژەی باخی سێبەر ئێمە ساڵانە لە 2008 و 2009 کردومانە بەهۆی قەیرانی داراییەوە وەستا، نەک بەهۆی قەیرانی هەتا لە 2019 و 11 و 12 ئێمە پێشکەشمان کرد تەمانە ئێستا ڕوبەری سەوزای ئێستا بۆ شەرحەکەم کە چۆن ئەم پرۆژەیە بەهۆی ئەوەی کە لە ناوچەکانی ترا سەرکەوتنی بەدەستنێنا نانێژ لە سنووری سلێمانی شا بکرێ. ئەوە کێشەیە بوو لە کێشەکان. دوایش قەیرانی دارایی هات وای کرد کە ئێمە دەسەوەستان بۆسی نەتوانین هەلێن پرۆژە
بەشدار یان ئیدامی پێبین بەرداوامی پێبین باش پرۆژی باخی سێبەر لە دیهاتەکانە ئەکرێ لە دیهاتەکان بۆ ئاژەڵەکرێ ئەویش هەر هەمان ئامانجە پێکە بۆ نمونە ڕۆبەری نیو دۆنەمان هەڵبژار دەوری هەشتا نەمام بۆ حیوانەکان بە تایبەتی لەو شوێنە ڕوتەنانە ئەمان کرد کە ڕوتەنە و سێبەری نییە ئەمە ئامان چەند ئامانجێ پێکە یەکەم خاکە تەسبی دەکات خۆ دەزانی هەموو زیادکردن ڕوبەرگی سەوزایی پلەی گەرما دا ئەبەزێنێ هەوا پاگەکاتەوە ژینگە پاگەکاتەوە ئێمە ئەو وەختە بۆ ئاژەڵەکانمانە کرد کە ئاژەڵ لە لەوەڕێتەوە بۆ حەوانە پێویستی بە حەوانەوە هەیە ئەو باخە سێبەرمان دروست کرد تقریبا نزیکی 6 بۆ 7 باخمان دروست کرد لە 2010 ڕێکخراوی جیایزێت هاوکاری کردین توانیمان دە باخی تری دروستکەین کە سەرکردێکی زۆر چاکی بدەستن فەلاحەکان زۆر هاوکارمانن زۆریانە پێشەوە اینجا یەک شتی گرنگ لەم پرۆژەیە ئەوەیە کە ئێمە ئەرکی ئاودان و پاراستنیشی ناگرین ئەستۆ فەلاحەکە خۆی ئیگرێتە ئەستۆ ئەو نەمامانەی کە ئەیچێنن ئەو نەمانەی ئەوانە پێویستیان بە ئاوێکی زۆرە سەرەتا هەموو نەمامێک بەڵێ بە تایبەتی ئێمە لە دیەکانە ئەی ڕوێنین 3-4 ساڵی ئەوەل پێویستی بە ئاودانی خزمەتێک کە گەورە و زیاتر ئیتمامە بە نەمەوی تو لە دیهاتەکانە بەڵام دارستەکان زیاتر ئەبێ ئیتمان بەو نەمامان وەکو قەزوان وەکو بەڕوو وەکو ئەمانە کە تا 3 ساڵی ئەوەڵ پێویستی بە ئاودان هەیە بۆی ئێمە زۆر پێمان خۆشە ئێمە لەو وەکو بەڕەوەتیمان ئەو پرۆژەیە ئەکتیفکەینەوە باش پرۆسەیەک و پرۆژەیەکی گەورەی وەکۆی کە بەڕێز پاڤڵ جەڵا تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاماژەی پێکردو و ڕایگەاند و بڕیاری لێدراوە چاندنی 1 ملیۆن درەختە ئەم پرۆسەیە چۆن ئەتوانین زیاتر خێرای بکەین وای لێ بکەین زۆر سەرکەوتوانە بەڕێوە بچێ بۆی کە لە ماوەیەکی کەمە ڕوبەرێکی سەوزایی باش دروستکەین ئەو ئەبێ هەموو لایەنەکان بەشدار بن هەموو لایەکان پشگیری بکرێت لە هەموو ناوچە جاجەکانی کوردستانە وەکو بەڕێزان براری لێیاوە کە بتوانین هەمومان هەرێکەوە لە سنووری خۆ هەر ناوچەی خۆیەوە ئەو پرۆژانە پێشکەشکە ئەو پرۆژانە بێنەکارەوە کە سەرکەوتووە ئێمە ئەبێ گرنگیش بین بە و ناوچانی کە ڕوتەنە زیاتر و گرنگی بین بۆ نەمامەی کە ئاوی کەمتر ئەوێ و متعقیمە لەگەڵ ناوچەکانمانە ئێمە بۆی سەرکەوتنی پرۆژەکە بێت بۆی سەرکەوتنی پرۆسەکە بێت ئەبێ لایەنەکان یەکدەست هاودەنگ بەرەوپیری ئەم پرۆژەیە بچن و بۆی سەرکەوتوو بێت چونکە بەڕاستی پێویستمان بە ڕوبەری سەوزایی زیاتر هەیە یعنی ئەمە وا ئەگەیەنێ کە ئێمە ڕوبەڕووی قەیرانی ژینگەیی ئەبینەوە چونکە ساڵ بە ساڵ خۆتان نەزانن پلەی گەرمی زەوی بەرزەبێتەوە دیادەی بیان بۆن خۆڵبارین کەم بارانی ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کە پێویستمان بە سەوزایی تر بۆ ئەوی بەرەنگاریبوونی ئەو هینە بینەوە ئەو دیاردێ بینەوە ڕوبەرکردنی سەوزایی نەجاحەتی سەرکەوتنی ئەم پرۆژەیە بە هەمووی ئەکرێ نەک بڵێن بە یەک کەس یەک حیزب پێویستە حیزبەکانی تریش پێویستە لایەنەکانی تریش بێنە سەرخەت وەزارەتەکان بەڕاستی بۆ ئەوی هەمووی هاوکار بین و پێکەوە ئەو پرۆژێ سەرخەین باشە تا چەند گرنگە ئەمەی کە بڵێن ڕاگەێنراوە بۆ سەوزایی بۆ سەوزکردنی هەرێمی کوردستان تا چەند گرنگە ئەم بابەتە بە یاسایی بکرێ ینی یاسایەکی تایبەتمەند هەبێ لە پەرلەمانی کوردستان دەرچێ بۆی کە بۆ پاراستنی ژینگە بۆ سەوزکردنی هەرێمی کوردستان وەکو هەم یاسا وەکو هەم هەڵمەتی نیشتیمانیشی ئەوە بەڵێ ئێستا یاسای دارستانمان یاسای دارستان و پاوانمان هەیە لە کاتی هەمارکردنەوە پێویستە یعنی ئەوە یاساکانی دارستان پرۆژێک هەیە بۆ هەموارکردنەوەی جارێ نییە پێویستە هەمار کرایەوە هەمار کرایەوە بەس پێویستە خۆی هەموو ئەو یاسانە چەند ساڵجارێک هەمار کرێتەوە چکە ئێستا هەنێ غەرامۆشت هەیە ناگونجێ لەگەڵ ئەم ڕۆژە بەنسبەت سەوزکردنەوەی پێویستە لەسەر پەرلەمان کاتێکە کۆمپانیایەکە پرۆژەیەکە شتێکەکە ئیجباری کرێت کە ئەو شوێنەی کە پرۆژەکەی تیاکە سەوز کرێتەوە لە نیشتەجێبوون بۆ نمونە پرۆژێکی نیشتەجێبوون نەکرێت ئەبێ ئیجبار کرێت بۆ ئەوەی ڕوبەری سەوزایی زیاد کە بە ستانداری جیهانی بۆیە بێ بە هەمومان هەر پشگیری ئەو برارە بکەین و بتوانین سەری خەینی لە هەموو لایەکەوە گرفتێکی تر کاکسەرۆ خۆتە زانین گرفتێکی تر کە ئێمە ڕوبەڕوومانە بێتەوە بە تایبەتی ئەم چەند ساڵی ڕابردوو ئەویژەوەیە گرفتی کەم ئاویە چۆن بتوانین ئێمە هەم پرۆژەیەکمان هەبێ بۆ چاندن و سەوزکردن هەم بتوانین ئاوی پێویستیشی بۆ دابین بکەین لەم کەم ئاویە ینی ڕێگە چارەیەک بێ بۆ ئەوە ڕێگە چارە دروستکردنی
سدودا ئەوە زۆر چاکە لە کاتی لە شوێنە جیاجەکانی هەرێمی کوردستانی کە زۆر لەبارە زەوی هەرێمی کوردستانی خۆمان بە تایبەتی بۆ دروستکردنی سودو بۆ ئەوەی ئاوگلدانەوەی ئاو هەبێت بۆی لە کاتی پێویستە بەکارێ بێنین و کۆنتترۆلی ئاوی ژێرجەیی بکرێت بە هەڕەمەکی نەبێت هەچ کەسۆ بە ئارزوی خۆی بیری لێبا کە ئەبێتە هۆی زیاتر مەترسی دابەزین ئاوی ژێرجەوی ئێمە ئەو شوێنانەی کە ڕوتەنن بمانێت سەوزی کەینەوە ئەبێ بگەڕین کەسانی پسپۆڕ شارەزا بزانە ئاوی ژێرجەوی لە چەندێکە بۆ ئەوەی بیری ارتیوازی بۆ لێ بدرە و کۆنتترۆلی چکە بەبێ ئاو بە حقت نەجاحەت ناگرن ئەو پرۆژەیە چۆن سەرکەوتنی زیاتر بەکارێنێ ئێمە ئەبێ دوای چاندن بە دوواداچوونی هەبێت ئاودانی هەبێت پارێزگاریکردنی لێ هەبێت و خەڵک تەوعیە کرێتەوە بەڕاستی تەوعیەکردنی خەڵک ینی ئاگادارکردنەوەی خەڵک هۆشیارکردنەوەی خەڵکی لە قوتابخانەکانە لە شوێنەکانە بۆ ئەوەی پارێزگاری کە ئەمە بەخۆی بەهی خۆی بزانێت کە ئەم نەمامە ئەم خاکە ئەم ئاوە هی خۆیەتی بۆ تەندروستی ژیانی خۆیەتی پارێزگاریکردنی ئەرکێکی نیشتیمانیە بەڕاستی بۆیە سەرکەوتنی ئەم پرۆژەیە ئەم پرۆسێژە ینی بە هەموو لایەگە بێ و لە هەموو بوارەکانی لە هەموو لایەنەکانیەوە بۆی هۆشارکردنەوەی خەڵکی زۆر گرنگە پارێزگاری لێکردنی و کاتێک کە پرۆژەکە تەواو ئەبێت بۆ مە ساڵێکتی لە مەتوانمان ملیۆنێ نەمام چاندمان لە چەند بەشێکە لە کوێ شوێنەکانی چۆن پارێزگایی لێ بکەین بە پاراستنی لە ئاگرکردنەوە لە ئاودانی لە وشک نەبوونی لەوەی کە خەڵک تەجاوز نەکاتە سەری ئەمانە هەمووی گرنگە ئەبێ ڕەچاو بکرێت باشە یەکێکتر لەو شتانە کە لەوانێت جەنابتان لەو بوارەیە شارەزایتان هەیەەوە ئەشزانن ساڵانێک کە کارتان تیا کردووە زۆر جا پرۆسەیەکی هەڵمەتێکی چاندن ڕوئەدا لە هەرێمی کوردستانی خۆت بووە بە پرۆژەیە ڕێکخراوەکان کردویانە بەڵام دوجار ئەم پرۆژەیە سەری نەگرتووە هەندێک جار لەوانەیە خەڵک یاخود هاوڵاتی تێبینی و سەرنجی ئەوەی هەبێ بۆچی ئێمە نەمامێکی تا ڕادەیەک بچووک بچێنین کە بۆ گەورەبوونی ماوەیەکی زۆری پێچێت بۆچی کاتێک هەڵمەتەکانە بێ بۆچی نەمامێکی گەورەتر ناچێندێ بۆی کە زووتریش پەرە بەخۆی با زووتر پێ بگات قسەیە بەس ئەبێ ئێمە ڕەچای چەند شتێ بکەین باش ئەوی تەعقلومە یعنی کە تۆ نەمامەگەبی لە دەشتێکە خۆی لە مەشتا لە پەروەردە کردووە و جوانە ئەوێ وەرگتووە ئەبێتە لە دەشتێکە لەوێ هەم گەرمایە هەم ڕەشەبایە ئەگەر گەورە بێت احتیمالە تەعقلوم نەکە وشبوونی زیاتریش بێت چەند شتمان بینەوە بۆ نمونە لە ساڵێکیان لە جادەی مەولەوی کۆمەڵێ نەمامی سوورەسیناریان ناشت بە گەورەی لەو هەموو نەمامەوە زانام 4-5 سەوزەوەی دوکانەکان زۆر هەوڵیانە لەبەر ئەوەی یەکەم کاتەکەی دووەم تەعقلومی شوێنەکە ئەجا جۆری نەمامەکەش هەج منتیقی بە گوێری پسپۆری شارەزا کە چ جۆرە نەمامێکی تێ ئەڕوێنی شەر نییە با بچووکیش بێت بەڵام تەعقلومەکە لەگەڵیا ئەکە خۆی گونجێنێت تا گەورە ئەبێ چەند ساڵێکی زەحمەتە تا گەورە ئەبێ ئەو دارستانەی کە تۆ ئیبینیت هەمووی نەمامی بچکۆلە بۆ ئێستا ئەوە نەمامی گەورن ئەگەر کولفەشی کەمتر تێچێت تۆ نەمامێکی بچکۆلە کولفەی کەمتر تا نەمامێکی زۆر اینجا ئێمە لەبەرەوەی ناوچەکانمان ڕەشەبای زۆرە ئەبێت تۆ کە نامی گەورە دانا هەموو نەمامێستاندی بۆ دانی هەموو نەمامێک زۆر چاودێری قورسی بکەی لەوانەیە بۆ باخچەیەک بگونجێ بڵم بۆ مسەقی هەواری شار ئەوە کۆنتترۆل بەس کە تۆ مەساحەکە بەربڵاو بوو باشتر وایە بەڕای من ینی کە ئەمە نەمامەکان زۆر گەورە نەبن بۆی تەعقلوم کات و بتوانێت سەرکەوت خۆی بگونجێنێ لەگەڵە باشە ئێمە ئێستا ڕوبەڕووی کێشەیەکی ژینگەی بووینەتەوە یەکێک لەو لێکەوتانەی ئەو کێشە ژینگەیانە ئەوەیە کە ئەم ساڵ ڕێژێکی زۆر خۆڵبارینمان بینی ینی وە هاوڵاتیانیش ینی تووشی بێزاری بوون بەمە ئەوەی کە ڕێگە چارێ ئەوەی کە میکانیزمە بۆی کە توانین ئێمە پلانێکی کورتخایانمان هەبێ و پلانێکی درێژخانیشمان هەبێ ئەوەی کورتخانەکە ئەبێت چی بکرێ بۆی کە تا ڕادێکی کەمیش بێت لێکەوتەکانی ئەمە کەم کرێتەوە ینی لە بواری ساوزکردنە لە بواری ساوزکردنا خۆی ساوزکردن کە ئەڵی نەمامڕوان پلانی درێژخایەنە یعنی لەبەر ئێمە کە پلانێکی درێژخایان دابن ئەبێ نەمان بنێژی پلانی کورتخایەن ئەوە مەسلێکی سینی ئەلەگەر پلانێ بۆ ساڵە دانەسین برنجە چێنی بەڵام ئەگەر پلانێ بۆ درێژخایان داین ئەچین نەمان منێژی بۆی ئەم بریاری کاک پاڤێڵ برارێکی درێژخایەنە ئەگەر ئێمە ڕەچاییکەن بۆ مستەقبلنەوەکانی داهاتوو ئامانجە پێکێ یعنی ئەو دارانێکی بینی پلانێکی چەند ساڵێنەوە پێش 50 ساڵەوە پێش بۆ ئەوە ئێستا نەتیجێتی ئەوش بە هەمان شێ بۆیە بەنسبەت خۆڵبارینەوە دیاردیەکی جیهانیە ئێستا بۆ بە جیهانی
زۆربەی وڵاتانی گەور ناوچەکان ئێمەش بە دەرنیە یعنی پلانی کورتخایەن بۆ ئەوەی بتوانین ڕۆبەڕووی بینەوە یعنی هیچ شتێک باوەڕ نابینم بڵێم لە ماوەکی ساڵێکا تۆ بتوانی بەرگری لەو خۆڵە بکرێت باشترین شت ئەوەی ئەمە ڕوبەری سەوزایی زیاکەن هیچ حلێکی ترمان نیە و پارێزگاریش لەوە بکەین کە هەمانە جا پارێزگاریکردنیشی زۆر پارێزگاریکردنی ئەوژێکردنی یاساکانی دارستانە بێت لەگەڵ هۆشارکردنەوەی خەڵک بە تایبەتی لە کاتی سەیرانکردنەکانە یعنی کاتی ئەبینی خەڵگەچێ بۆ سەیران ئەبێ ئەمەیەکو ژینگەی خەڵ و خاشەکە لە خۆی بەرێتە سەرەوە ئاگرەکە هەنێ ئاگرەکرێتە زۆربەی ئاگرەکان مرۆییە یعنی هیچی سروشتی نییە کە زەرێکی زۆر دەرسانە ئایا کولفەی دارێک چەندی تێ ئەچێت تا گەورە ئەبێ کە تۆ خەڵکت هۆشیار کردەوە خەڵک بەهۆی خۆی بزانێت خۆی پارێزگاری لێ ئەکا ئەچێتە شوێنەکە لەوانە ئاویشی بە باش بۆیە باشترین شت هۆشارکردنەوە یا جێبەجێکردنی یاساکانی دارستانەوە خۆی ئەگەر پێویستیش کرد ساڵانی تر هەموار کرێتەوە و پرۆژە هەست پرۆژەیەکی سەکەنی هەست پرۆژەیەکی کۆمپانیاکەم بکرێتەوە ئیجبار کرێن کە نەمان بڕوێنرێت و لێرەش من حەزەکەم دەستخۆشی لە کاگ با تاالێبانی کەم بۆ ڕواندنی ئەو نەمامانەی کە لە دۆڵە ڕۆڕوانێتی بەڕاستی ئەوە جێی شانازیە بۆ هەمومان چونکە ئەوی بەشێکە لە ڕوبەری سەوزای زیادکردنی ڕوبەری سەوزای کە سمبولێکە بۆ شەهیدانی یەکێتی نیشتمانی کوردستان دەستخۆشی لەکەین لێمە وەکو بەڕبەرەتیمان دەستخۆشی لەکەن بە هەموو شێوازێک بەخێر بێ سەر چاوان بەڕێز سەرۆر مەجید نوێنەری بەڕێوەبەرەتی دارستان و پاوانی سلێمانی ماندوومان کردی بەخێر دەستان خۆش بێ